Namus'ta. Ayakkabılar güzel bir. Ayakkabılar güzel duruyor. Yeni aldın maşallah. Nerede aldın bu acayip?
Mike. Dear, okay, good evening. Dear Minister Councillors, dear Education General Directors, dear Education Vice General Directors, Ronaki Havler Işık Nilüfer School General Directors, and the all guests, parents, and everyone. Welcome to our award ceremony. ئێوارەتان باش بەڕێزان نوێنەرانی دەستگا حکومەکان بەڕێزان نوێنەرانی دەستگا پەروەردەیەکان بەڕێزان نوێنەرانی کۆمپانیا ڕووناکی هەولێر بۆ پەروەردە و فێرکردن دایک و باوکان مامۆستایان قوتابیانی خۆشەویست میوانانی بەڕێز زۆر بەخێر هاتن. It's my honor today to deliver this commencement address for this incredible award ceremony body. It's my pleasure to welcome you all for the award ceremony for the National Wizard Exam results. بەخێر هاتن بۆ ئاهەنگی سەرکەوتنی قوتابیانی قوتابخانەکانی عیشق و نیلۆفەر بۆ ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 هیوادارین ئەم شەو بتوانین ئاهەنگێکی شایستە بۆ قوتابیە سەرکەوتوەکانمان ساز بکەین. سەرەتای دەستپێکی ئاهەنگەکەمان بە سرودی نیشتیمانی عەیڕەقیب دەستپێ دەکەین فەرمون. Years have been that Işık and Nilüfer schools have been set up, and that is to say that success has always been the main goal of the schools. And I would like to welcome you to watch a very brief video about the success of the Işık and Nilüfer schools. بەڕێزان ڤیدۆگرافیکێکمان بۆ ئامادەکردوون دەربارەی سەرکەوتنی قوتابخانەکانمان فەرموون پێکەوە سەیری بکەین.
I guess it's the weather that makes you not to clap for yourself. Can you please clap for the successes? گوێمان لە چەقڵەکانتان نەبوون فەرموو. Okay, now I would like to invite the General Director of Işık and Nilüfer Schools, Mr. Sakar Ismail, on the stage to give his speech. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ساکار ئیسماعیل بەڕێوەری گشتی قوتابخانەکانی عیشق و نیلۆفەر دەکەین فەرمێن بۆ پێشکەشکردنی چەند وتەیەک فەرموون. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێزان ڕاوێژکارانی وەزیری پەروەردە، بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕێز یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، مامۆستایانی بەڕێز، دایک و باوکانی ئازیز، قوتابیانی خۆشەویست، بە ناوی دەستەی کارژێڕی قوتابخانەکانی عیشق و نیلوفەر بەخێرهاتنێکی گەرمتان دەکەم. مایەی شانازی و خۆشحاڵیمانە کە ئەمڕۆ لە جێرانی ئەم ئاهەنگە شکۆدارەدا لەگەڵ ئێمە بەشدارن. هەروەک لای بەڕێزتان ئاشکرایە ساڵی خوێندنی 2020-2021 ساڵێکی سەخت بوو بۆ هەموو لایەک. ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتەکانی کاریگەری نەرێنیان هەبوو لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن. دۆخۆکە بە جۆرێک بوو ناوە ناوە بێئومێدی باڵی بەسەرماندا دەشێشا و دەمانوت دەبێت ئەم ساڵ چۆن بەسەر بچێت. لەو لاشەوە کە هەوڵ و کۆشش و ماندووبوونی بەڕێوەبەر و کارجەری قوتابخانەکان و مامۆستایانمان دەبینی، دەگەیشتینە ترۆپی ئومێد و لە لووتکەی بەرزی کۆششی مامۆستا بەڕێزەکانەوە ئاسۆی گەشی قوتابیەکانمان دەبینی. هیچ دەستکەوتێک بەڕێکەوت نییە، بەڵێ ڕێک هەروایە. ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێزدا ئاهەنگی سەرکەوتنی قوتابی و قوتابخانەکانمان دەجێڕین، دەبینین قوتابیەکانمان لە ڕیزی پێشەوەی قوتابیەکانی کوردستانی و جێیانگرتووە. بەڕێزان، ئێمە لە ساڵی 1994ەوە ئامانجمان ئەوە بووە هاوتەریب لەگەڵ نمرەی بەرز قوتابیانمان وەک کەسی کوالیتی بەرز لە کۆمەلگادا دەربکەون و ببنە فاکتەری پێشکەوتن و ئاوەدانی وڵاتەکەمان. ئەمڕۆ لە هەر گۆشەیەکی ئەم وڵاتە دەبینین کە دەرچوانی ئێمە خاوەن چ مۆڕاڵ و چ بەهایەکی بەرزن لە ئاستێکی گەشی زانستیدان و بەو پەڕی توانایان خزمەتی وڵاتەکەیان دەکەن و لە کانیاوی دڵی ئەواندا خۆشەویستی نیشتمان هەڵدەقڵێ و دەبینی لە هەر شوێنێکدا کار بکەن بەو پەڕی دڵسۆزی و ڕێچی کارەکانیان بەڕێ دەکەن و لە هەرێمی ئەواندا هەمیشە خۆشەویستی و ڕێز دەبینین. بەڕێزان، لێرەدا دەمەوێ ئاماری 3 ساڵی ڕابردووی قوتابخانەکانی عیشق و نیلوفەرتان بۆ ڕوون بکەمەوە. لە ساڵی 2018-2019 55 قوتابیمان سەرووی 90 پلیان بەدەستهێنا بوو. لە ساڵی 2019-2020 82 قوتابی پلەی سەرووی 90یان بەدەستهێنا بوو. خۆشبەختانە و سوپاس بۆ خوا بۆ ئەم ساڵ 2020-2021 113 قوتابی نمرەی سەرووی 90یان بەدەستهێناوە. ڕێزبەندی قوتابیە یەکەمەکانمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ بەو شێوەیان: 1 قوتابی پلەی یەکەم و 2 قوتابی پلەی دووەم و 6 قوتابی پلەی چوارەم و 6 قوتابی پلەی پێنجەم و 4 قوتابی پلەی شەشەم، 3 قوتابی پلەی حوتەم، 5 قوتابی پلەی هەشتەم و 1 قوتابی پلەی دەیەمی بەدەستهێناوە. پێویستە ئاماژە بەوەش بکەین کە هەموو قوتابیە سەرکەوتوویەکانمان بەرهەمی قوتابخانەکانی خۆمان و هەندێکیان لە باخچەی منداڵانەوە لەلای ئێمە خوێندویانە. ئەوەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئێمە قوتابی پێدەگەین و نەوەک قوتابی پێگەیشت و هاوردە بکەین بۆ ئەوەی نمرێ بەرز بەدەستبێنن. لێرەدا بە پێویستی دەزانم سوپاسێکی بێپایانی وەزارەتی پەروەردە بکەم کە بۆ مای 2 ساڵە بە ماندووبوونێکی یەکجار زۆر توانیان بەسەر هەموو تەگەرەکاندا سەر بکەون و کۆتایی بە پرۆسەی خوێندن بە شێوازێکی سەرکەوتوو بهێنن. بە تایبەتیش لە تاقیکردنەوەی وزاریدا سەرکەوتنێکی بەرچاو بەدەستهێنرا.
جێ خۆیەتی سوپاسێکی بێپایانی بەڕێوەبەر و مامۆستایان و کارژێری قوتابخانەکان بکەم و پێیان بڵێم کە بەبێ ئەوان ئەم سەرکەوتنە مەحاڵ بوو ئێوە بە شەوقەوە و بە هەوڵ و کۆشش و ماندبوونتان هەموو مامۆستایان وەکو مۆمێک سووتان بۆ ئەوەی ڕێگای قوتابیانتان ڕۆشن بکەنەوە. زۆر سوپاس بۆ ئێوە هەمووتان مایەی شانازی ئێمەن. سوپاسی دایکان و باوکانی قوتابیە بەڕێزەکانمان دەکەین بۆ ئەو متمانەیە بە ئێمەیان بەخشی. ئێوە بە نرخترین و گرنگترین شتێک کە لە ژیانی خۆتان هەیە جگەرگۆشەکانتان ئەمانەتی ئێمە کرد بە هیوای ئەوەین کە لە شوێن نتوانەی ئێوەی بەڕێز بووبین. لە کۆتاییدا سوپاسی قوتابیە سەرکەوتوەکان دەکەم و پێیان دەڵێم هەر بژین و سەرکەوتوو بن ئیدی لێرەوە قۆناغێکی نوێی گرنگ لە ژیانتاندا دەست پێ دەکات هەر وەک چۆن تا ئێستا بوونەتە مایەی سەربەرزی و مایەی شانازی ئێمە دڵنیاین لە ئایندەشدا بە باشترین شێوە نوێنەرایەتی قوتابخانەکانتان دەکەن و بە باشترین شێوە سەرکەوتوو دەبن. دووبارە بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەین هەر شاد و سەربەرز و سەرفراز بن. Our sincere thanks to Mr. Sakar Ismail. And now I would like to welcome the Minister Councillor Burhan Argushi to give his speech on the stage. زۆر سوپاس بۆ مامۆستا ساکار. ئێستاش داوا لە زۆر بەڕێز مامۆستا بورهان ئەرگوشی ڕایشکاری وەزیری پەروەردە دەکەین فەرمی بۆ پێشکەشتنی چەند وتەیەک. بە ناوی خوای گەورە سڵاوی خواتان لێبێ و ئێوارەتان باش. خۆشحاڵم کەوا جارێکی دیکە بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەم بۆ ئەوەی پێکەوە ئاهەنگی سەرکەوتن بگێڕین بە بۆنەی ئەو ئەنجامە باشانەی کە قوتابیە خۆشەویستەکانمان بەدەستیان هێناوە. ئەما هەنگە بووەتە نەریتێکی ساڵانە شتێکی نامۆ نییە بە کۆمپانیای ڕووناکی و ئەو قوتابخانانەی کە لە ژێرباڵی ئەم کۆمپانیا سەرکەوتووەدان پارساڵیش لێرە ئاهەنگمان گێڕا بەڵام ئەوەی زیاتر دڵی خۆش کردم ئەو ئامارانەی مامۆستا ساکار پێشکەشی کردن ڕوو لە هەڵکشانن ساڵ بە ساڵ ژمارەی سەرکەوتوان زیاترە و لەو بڕوایەدام کە جۆرێتی فێربوون و پێگەیاندنیشیان باشتر و بەهێزترە. بەڕێزان چەندە خۆش و جوانە کاتێک خەونەکانمان دەبنە ڕاستی. بەدیهێنانی خەونیش هیممەت و ئیرادە و ویستی پێویستە. ئێوە کە توانیتان ئەم سەرکەوتنە بەدەست بێنن بێگومان ئەو ویست و ئیرادەیەتان هەبووە. شیرینی سەرکەوتن پاش ماندووبوون و هەوڵ و کۆشش و شەونخوونی تامێکی تایبەتی هەیە. سەرکەوتنیش تایبەت نییە بە کۆمەڵە تاکێک یاخود چەند کەسانێک. دەرفەتی سەرکەوتن هەلی سەرکەوتن بۆ هەموو کەسێک ڕەخساوە بەڵام ئەوە نەخشە دەهێنێ ئەوەی دەیقۆزێتەوە و ئەوەی بەرهەمهێنانی تێدا دەکا. ئەو ئەنجامانە بەڕاستی دڵخۆشمان دەکەن چونکە ئێمە لە وەزارەتی پەروەردە سەیری کۆمپانیای ڕووناکی و هاوشێوەکانیان دەکەین وەکو هاوبەشێکی خۆمان کە لە دەرەوەی کەرتی گشتی دەتوانن خزمەتێکی پەروەردەیی جوان پێشکەش بکەن. من هەموو جار وتومە ئەو منداڵانەی کە لەم قوتابخانانە پێدەگەن لە دەستێکی ئەمیندان. جیهانی ئەم سەردەمەمان ناسراوە بەوەی کە گۆڕانکاری خێرا و پێشکەوتنی گەورە بەردەوام یعنی ئەوەی کە جیای دەکاتەوە ئەوەیە گۆڕانکاری زۆر گەورە و پێشکەوتنی گەورە و خێرا ئەگەر هەر موەسسەیەک هەر دامەزراوەیەکی پەروەردەیی بە شێوازێک تاکەکان پێ نەگەینێ کە بتوانێت سەرەدەری لەگەڵ ئەم گۆڕانکاری و پێشکەوتنانە بکاتن ئەستەمە شوێنی خۆی لە ئایندەدا مسۆگەر بکا بە شێوەیە کە بتوانێتن تاکێکی بەسوود بێ بۆ خۆی و بۆ کۆمەڵ و بۆ گەلەکەی. ئەو تاکانەی لەم قوتابخانانە پێدەگەن جگە لەو زانستەی کە وەردەگرن
گۆڕانکاریەکی زۆر جوان بەسەر ڕەوشت و ڕەفتاریشیاندا دێت گەلێک کارامەیی فێر دەبن کە ئامادەیان دەکاتن بۆ بازاڕی کار بۆ ئەوەی خزمەت بە مرۆڤایەتی بکەن بێگومان ئەم سەرکەوتنەش بەشێکی زۆری بۆ هەوڵ و کۆشش و وەکو پێشتر گوتم ویست و ئیرادەی قوتابیە خۆشەویستەکانمان دەگەڕێتەوە بەڵام گەڵێک هۆکاری دیکەش لە پشتەوەن لە هەمویان گرنگتر ئەوەی مامۆستایانی ئەم دامەزراوەیە جیا دەکاتەوە و کە من لە نزیکەوە هەستم پێکرد بێت و باشیشە ئاماژەیان پێ بکەین وەک نمونەیەکی جوان زۆر جار لە دوورەوە بە دیقەت متابعەم کردووە مامۆستایانی ئەم دامەزراوەیە عشقیان هەیە بۆ مامۆستایەتی بەدەر لەو ئەرکەی کە پێیان سپێردراوە زیاتر لەوە خۆیان ماندوو دەکەن زۆر جا بینیومە دوای ئەوەی دەوام تەواو دەبێت قوتابیەک پێویستی بە پاڵپشتی زیاتر بووە بەبێ ئەوەی هەز بە ئەوە بکە کە ماندوو بووە زۆر بە عیشقەوە بۆیە دەڵێن بە عیشقەوە یعنی پەیامی مامۆستایەتی لای ئەوان کە ئەوەندە پیرۆزە هەوڵی داوە ئەو قوتابیە دانەبڕێ لە هاوڵەکانی و کەش و هەوایەکی بۆ ڕەخساندووە کە زیاتر متمانە بەخۆ بکە و زیاتر بتوانێت سەرکەوتن و ئەنجامی باشتر بەدەست بێنن کەواتە نهێنیەکی گەورەی پشت ئەم سەرکەوتنە هەوڵ و کۆشش و توانای ئەو مامۆستا بەڕێزانەیە کە لەم قوتابخانانە کار دەکەن و توانیویانە دەرگاکانی فێرکردن کلیلەکانی فێرکردن بدەنە دەست قوتابیان کە بۆ خۆیان بە دوای سەرچاوی زیاتردا بگەڕێن و بتوانن ڕێگەی خۆیان بدۆزنەوە بۆ بەدەستێنانی زانست و زانیاری زیاتر طبعاً شاراوەش نییە کە لە پشت ئەم مامۆستایانەش عەقلیەتێکی ئیداری زۆر حەکیم هەیە کە لە دەسەڵاتی باڵای کۆمپانیا و ئەو بەڕێزانەی ئەم قوتابخانانە بەڕێوە دەبن بە شێوازێکی جوان هەرچی پێداویستیەکە بێ لە ڕووی دارایی لە ڕووی مادی لە ڕووی سەرچاوی مرۆیی بەش هەموو شێوەیەک هەموو پێداویستەکانیان بۆ دابین کردوون و کەش و هەوا و ژینگەیەکی وا لە باریان بۆ ڕەخساندووە کە بتوانن داهێنان بکەن و بتوانن بە شێوازێکی باش ئەدای پیشەی خۆیان بکەن مامۆستایەتی خۆیان بە شێوازێکی وا ئەدا بکەن کە هەموو جار ئیشادە بە بەرهەم و ئەنجامەکانیان بکرێتن هەماهەنگی نێوان وەزارەتی پەروەردە و ئەم دەستگایانەش هۆکارێک بووە بۆ ئەوەی ئەنجامی باش بەدەست بێن و ئومێدەوارین کەوە ئەم هەماهەنگیە بەردەوام بێ و بەڵێ نیشتان پێدەدەم لێرە بە ناوی جەنابی وەزیریش کە ئێمە پاڵپشتی ئەم ئەزمونە سەرکەوتوانەی پەروەردەین و جەنابیشیان پیرۆزبایی هەیە بۆ قوتابیە سەرکەوتووەکان و دەستی ماندووبوونی هەموو مامۆستایان و هەموو ئەو خێزانانش کە لە پشتی قوتابیەکانەوە بوون طبعاً سێگۆشەکە بەوانەوە کامل دەبێ ئەم دایک و باوکە بەڕێزانە ئەو کەس و کاری قوتابیانە ئەوانیش ئەکید ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لەوەی کە قوتابیەکانیان سەرکەوتوو بن بەری ڕەنجی هەر ماندووبوونێک دەدورێتەوە وەکو گوتم ئێستا هەرچی ماندووبوونێکمان هەبوو بێ ئەوە بەم سەرکەوتنە ڕەنگە هەست بە حەسانەوەیەکی خۆش بکەین بەڵام سەرکەوتن لێرە کۆتایی نایە پێویستە ئەم سەرکەوتنە پایەیەک بێ بۆ سەرکەوتنی زیاتر ئێستا جەنابتان دەچنە قۆناغێکی نوێی ژیان قۆناغێکی نوێی فێربوون لە زانکۆکاندا لەوێ دڵنیام لەوەش کە لەوێ ئەوەی ئێوە جیاتان دەکاتەوە لە زۆر لە قوتابیانی تر ئەوەیە کە ڕەنگە زۆر شت لە خوێندنی زانکۆ بۆ ئێوە نامۆ نەبێتن بەڵکو بە ئاسانتر وەری بگرن بەهۆی ئەو پەروەردە و فێرکردنە بە بەرزەی کە لێرە بەدەستان هێناوە بۆتان دابین کراوە دووبارە بە ناوی وەزارەتی پەروەردە و هاوپیشەکانم بەڕێزان ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی و هەموو پەروەردەکاران پیرۆزبایی لە ئێوەی بەڕێز دەکەم هیوادارم هەموو کات هەروە سەرکەوتوو بن تەندروست و سەلامەت و دوور لە ناخۆشی و هەموو جار ساڵی بێتەوەش بە ژمارەیەکی زیاتر لێرە لە مناسبەیەکی خۆشدا کۆ ببینەوە و ئاهەنگ بگێڕین و هەروە سەرکەوتن بەردەوام بیت و بە دەردی دەڵێن خەرمان بەرەکەت ئینشەڵڵا ئەوانەی کە شانسی باشیشیان نەبووە
کۆتایی دنیا نییە و دەکرێت سوود لە ئەزمونونەکانیان وەربگرن و سەر لە نوێ تەکانێک بدەنە خۆیان و بیرکردنەوەی زیاتر بکەن و هەوڵ و کۆششی زیاتر بدەن ممکنە هەموو کەسێک سەرکەوتوو بێ ئەگەر هەوڵ و ماندووبوونی لەگەڵدا بێ خوا هەموو لایەکتان موافق بکات و هەر بەخۆشی بتان بینینەوە و ئێوارەی هەموو لایەکتان خۆش. زۆر سپاس. Zor Spas for the inspirational speech by Burhan Argushi. I'm sorry, I'm going to talk some like with Kurdish, some English, if you don't mind. Okay, now we will welcome the administration staff from the last year, and we'll give their presents by the general director of the Ishik and Niloufer School, Mr. Sakar. زۆر سپاسی مامۆستا بورهان ئەرگوشی ڕایۆشکاری وەزیری پەروەردە دەکەین بۆ پێشکەشکردنی ئەو وتە بەنرخانە. ئێستش داواکارین لەو مامۆستایانەی کە ساڵی ڕابردوو ماندوونە ناسانە هەوڵیان داوا کە قوتابیەکانمان سەرکەوتن بەدەست بێنن. بۆ مەبەسا داوا لە مامۆستا ساکار ئیسماعیل دەکەین بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی عیشق و نیلۆفەر فەرمێت بۆ پێشکەشکردنی پلاکێتی ڕێزلێنان. Now, let's start with the Niloufer Girls College. Mr. Saadi Kılıç, please, on the stage. Mr. Saadi Kılıç, please. Sara Kamuran, please, on the stage. The administration staff, Sara Kamuran. Talga Hasan, please, on the stage. Talga Hasan. And now we'll go with the Ishik Boys College administration and Mr. Volkan Orash, please, on the stage with your applause. بەڕێز مامۆستا ڕابەر حکمەت فەرموون. بەڕێز مامۆستا سەرهەنگ عوسمان فەرموون. بەڕێز مامۆستا ئەرکان ئەرسڵان فەرموون. بەڕێز مامۆستا حەیدەر نازم
فەرمووی. And one more person, one more administration staff, you must, Küçük, he is not here, but I would like you to at least applaud him. Thank you so much. مامۆستا یەڵماس هەبوو ئێستا لێرە ئامادە نییە چەپڵەیەک بۆ مامۆستا یەڵماس. Okay, you know that all things start with a small thing, you know, very small thing. And this small thing could be your mom, your parents, your teachers, but they make a big difference. So Vezar teachers, more than all the other teachers we may say in Kurdistan, have been very precious, have been very valuable. And now I'm going to welcome all these Vezar teachers on the stage and we'll give their plaquettes. First of all, ladies is first, of course, from the ladies' school, Nilüfer Girls College. I would like to welcome Muhammed Abdulmejid Gafur, Shirvan Sabir Abdullah, Faruk Nurettin, Refit Envar Merdan, Helin Reshat, Sara Kamran Mevlut, Muhammed İsmail, Çinor Nurettin Ahmet, Gazi Yunus, Ayat Subhi, Sermet Feyzi, and Hülya Gedemenli. And to give their plaquette one by one, I would like to welcome their principal that time, Mr. Saadi, on the stage. Music, please, music.
big applause for the teachers, please, and then I will take them to their places. Thank you so much. Thank you so much. بەڵێ بەڕێزان ئێستاش داوا لە مامۆستا بەڕێزەکانی قوتابخانەی عشقی ئامادەیی کوڕان دەکەین فەرمون بۆ سەر ستەیج بەڕێز مامۆستا ئاراس عومەر بەڕێز مامۆستا شوان جەعفەر بەڕێز مامۆستا جونەید کڵج بەڕێز مامۆستا نەوزاد جەبار بەڕێز مامۆستا ئەرداڵ ئیرۆڵ بەڕێز مامۆستا ئامانج ئومێد بەڕێز مامۆستا ئیبراهیم دیار بەڕێز مامۆستا تەمەر سوراڵ داوا لەو مامۆستا خۆشەویستانە دەکەین فەرم بۆ سەر ستەیج داوا لە زۆر بەڕێز مامۆستا ڕابر حکمەت بەڕێوەبەری قوتابخانەی عشقی ئامادەی کوڕان دەکەین فەرمێ بۆ پێشکەشکردنی پلاکێتەکە فەرمووی لێرە This gentleman needs your applause. One more time, please. Thank you so much. Thank you so much. So brave. I know, it's very hot. I know it. And the students are saying, hey, will you call our names? Yes, I will. But just before that, I would like to say that to be the 10th place, the 8th place, even the first place, of course, is a big thing in Kurdistan. The exam is really hard. I know it. And you have done a great job. And we are here to appreciate this work today. This award ceremony is only to appreciate this work today. So now I'm going to welcome some people on the stage. And we'll start with the
شەوەزەنگ زوبێر which is the 10th place. چەپڵەکانتان کە It's a توانێتی big پلەی دەیەم success. لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەدەست بهێنێت. And the next one is Aya Imadaddin Salah, 8th place in Kurdistan. Please, a big applause for her. Next student is Sarah Hardi Ibrahim, 8th place. داوا لە زۆر بەڕێز مامۆستا ڕافێت ئەنوەر دەکەین بۆ پێشکەشکردنی پلاکێتی ڕێزنامە. فەرمووی. And of course, the next student, which is the 8th place again, Tawa Mohammed Khidr. Tawa, please on the stage. Thanks a lot. And the next student is Zina Sami Weli. On the stage, please. Thank you. And the very last student for the 8th place is from the boys' college. Here's the man, Yara Yusuf Ahmed. Please on the stage. Now. Yara Yusuf Ahmed. Yes, please. Big applause for her, please. Thank you so much. Guys, we are proud of you. Thank you so much for being with us. Thank you. پیرۆزتان بێ سەرکەوتن. زۆر سوپاس مامۆستا ڕافێت. بەڕێزان ئێستاش ئەو قوتابیانە بانگ دەکەین کە توانیوانە پلەی حوتەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەدەست بهێنن. داوا لە زۆر بەڕێز مامۆستا ڤۆڵکان ئاغراژ دەکەین فەرمێت بۆ پێشکەشکردنی پلاکێتی ڕێزلێنان. قوتابی بەهزاد شێرزاد با فەرمێت بۆ سەر ستەیج. بە چەپڵەکانتان پێشوازی لێ بکەن. پیرۆزت بێ.
قوتابی یاوەر جەبار با فەرمێ بۆ سەر سەید. قوتابی نور بەڵێن با فەرمێ بۆ سەر سەید. قوتابی هێمن شێروان با فەرمێ بۆ سەر سەید. قوتابی شادیار هۆشیار با فەرمێ بۆ سەر سەید. قوتابی ئایندە مصلح با فەرمێ بۆ سەر سەید. قوتابی داریا حەکیم کە توانوێتی پلەی شەشەم بەدەست بێنێت با فەرمێ بۆ سەر سەید. دووبارە پیرۆستان بێ زۆر سوپاس. Okay, let's make it a little bit more exciting. We have the 5th places of Kurdistan. 5th place. You know what? It is really hard. I mean, there are 350 questions and you are being the 5th place? Wow, you're the man. Real. I cannot do it. I mean, you did it. You're the man. Okay, so let's see. Ladies is first, I guess. Nilüfer College. Dana Faris Mohammed, please on the stage. And to give their present, I would like to welcome Vice General Director of Education, Sheikh Said, on the stage. Next one is Nur Abdul Khalik Hamid. On the stage, please. Nur Abdul Khalik Hamid from Nilüfer College. 98.85. Wow.
Please accept my apologies if I mistakenly pronounce your name. Vana or Vina Abdullah Fakir Yazdin. Please on the stage. Okay, let's have some gentlemen on the stage now. Mohammed Tahir. Eshek Boys College, the 5th place, please, on the stage. One of my favorite students, Aras Jalal Rasul. He has been very successful all the years, and now he got the success. Aras Jalal Rasul, if is on the stage. Yes, please. The last student, the last student for the 5th place is Mubin Bakir Rahman. Please on the stage. Mubin Bakir Rahman. زۆر سپاس دووبارە پیرۆزبایی لە قوتابی خۆشەویستەکانمان دەکەین. زۆر سپاس بۆ مامۆستا شێخ سەعید یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بۆ پێشکەشکردنی پلاکێتی ڕێزلێنان. بەڕێزان، ئێستاش ئەو قوتابیانەی کە توانیوانە پلەی چوارەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەدەستبێنین بانگێشیان دەکەین بۆ سەر سەیج بۆ پێشکەشکردنی پلاکێتی ڕێزلێنان. داوا لە زۆر بەڕێز مامۆستا بەشدار عەبدولخالق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر دەکەین فەرمێ بۆ سەر سەیج بۆ پێدانی پلاکێتی ڕێزلێنان بە قوتابیەکانمان. قوتابی عەبدوڵڵا حوسەین با فەرمێ بۆ سەر سەیج. قوتابی عەبدوڵڵا کامەران با فەرمێ بۆ سەر سەیج.
قوتابی ئیبراهیم محەممەد ئیسماعیل با فەرمێ بۆ سەر سێ. تاوی ڕەوا عەبدوڵڵا با فەرمێ بۆ سەر سێ. تاوی ڕاوێش فەلاح با فەرمێ بۆ سەر سێ. تاوی زەکەریا ئەسعەد با فەرمێ بۆ سەر سێ. سپاس بۆ مامۆستا بەشدار عەبدولخالق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەسەر جانۆ. Shall I call the names? Okay. I know you all sweat now, I know, but these students have sweat more than you do, okay? It is because Wizard is not just like this weather, it's harder than this, I know. Okay, so I would like to welcome 2 students for the second place. I'm sure that someone here, the first place student, is getting so much excited, and she's right. By the way, I says she, so you know it. Okay, so now I'm going to welcome Mr. Jabbar Jamal, the Minister Council of Education, on the stage to give the present. And the names مامۆستا of the جەبار students: ڕاوێژکاری وەزیری پەروەردە، Avin Aryan Ismail. Please be on the stage. The greatest success. Avin Aryan Ismail. ئەوین ئاریا. And we'll have definitely a bigger present for the second place. And this is gonna be the $1,000 by the Sheikh Nilüfer Schools. Sorry. Do you like to get some money? Yes, please go. I mean, I could take it, but yeah. Did you notice that she did not say no? And the second student
for the second place with a big present again. By the way, this average is perfect. It's awesome, believe me. It is 99.71. I mean, this is like one mistake or two mistakes, I don't know. But it's one mistake. I mean, I could make it, definitely. 100 mistakes, maybe. But yeah, she did only one mistake. Hajar Selim Nasir. حاجة Nasir. No, she did not. Not. A big applause for the second place students, please. A big applause for them. چاقلەیەکی بەهێز بۆ And- قوتابی سەرکەوتوەکانمان. And I am sure that this is the last moments of the ceremony, and I'm sure that all the televisions and the people here are excited to see what is in there. But we'll take some more minutes to tell about it. The first of Kurdistan, with a full mark. She was my student, by the way. Once upon a time, she is left in there, yeah, I know. And yeah, she is gonna be on the stage, and it is my honor to call her name. It is Seher Sadiq. Please be on the stage. Big applause. بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم وە زۆر سپاسی قوتابخانەی عیشق و نیلوفەر دەکەم بۆ ڕێخستنی ئەو بۆنە جوانەیە. دەمەوێت دەستپێکی وتەکەم ئەو ئامۆژگاریە بێت کە دایک و باوکم هەمیشە بە منیان گەیاندووە لە تەواوی قۆناغەکانی خوێندن. ئەویش ئەوەیە کە من دەبێت سەرەتا وەکو قوتابیەک دواتریش وەکو کچێک هەمیشە پێشەنگ بم و هەرگیز بە بەرهەمی کەم ڕازی نەبم و منیش هەر بەو بیرۆکەیەوە پێم نایە ناو قۆناغی 12 و لە تەواوی قۆناغەکە بۆم دەرکەوت کە مرۆڤ توانای شاراوەی زۆر زۆری تیادایە کە دەتوانێت دەری بخات بۆ کۆمەڵگا تەنها پێویستی بەوەیە کە سەرەتا بڕیار بدات لەسەر ئامانجێک دواتریش هەوڵی بۆ بدات. کاروانی من لەو قوتابخانەیە ساڵانێک پێش ئێستا دەستی پێکرد و لە هەر سووتێکی ئەو قوتابخانەیە چیرۆکێکم هەیە بۆ جێڕانەوە لە هەر ساڵێک لەو ساڵانە کۆمەڵە مامۆستایەکم هەیە بۆ سوپاسکردن کە بەڕاستی لێرەوە سوپاسی یەکە بە یەکەی مامۆستاکانم دەکەم.
تەنانەت ئەوانەی کە بە وشەیەکیش بێت یارمەتیانداوم و فێریان کردوم من قەرزداری ئەوانم و زۆر مەمنونیانم و زۆر سپاسی خوای ڕەب العالەمین دەکەم کە ئەو نعمەتە جوانەی بەسرمدا باراند زۆر سپاسی دایک و باوکی خۆشەویستم دەکەم کە سەرەتا لەبەرەوەی باوەڕیان بە من بوو دواتریش ئامادە بوون بۆ ئەوەی بە هەموو شێوازێکی هەندان لەگەڵم بن زۆر سپاسی قوتابخانەی ئیشق و نیلوفەر دەکەم بۆ هەموو ساڵەکانی خوێندنم زۆر دڵم خۆشە کە ئێمە بەیەکەوە لەگەڵ قوتابیانی تری سەرکەوتوو لێرەدا ئامادە بووینە و بەیەکەوە بەرهەمی ڕەنج و ماندووبوونی خۆمان دەبینینەوە زۆر پیرۆزبایی لەوانش دەکەم واروەها هیوای سەرکەوتن بۆ قوتابیانی پۆلی 12 لە خۆناغەکانی تری خوێندنیش دەخوازم و دەمەوێت بیرتان بێنمەوە کە ئەوەی خوای گەورە بۆ ئێوەی داناوە زۆر بەرزتر و بەنرختر و گرنگترە لەوەی کە خۆتان بۆ خۆتانتان داناوە زۆر سپاسی هەموو لایەک دەکەم و دووبارە بە خێراتی نیشتان دەکەم زۆر سپاس Seher. I guess that might I would like to welcome the Minister Councillor Burhan Agushi on the stage again to give the present to our best ever students, the first of Kurdistan, to Seher Sadık. دووبارە سڵاو بەس دەمەوێت تاکید لەسەر ئەوە بکەمەوە کە پێشتر ئاماژەم پێکرد سەرەڕای ئەوەی کە توانای زانستی ئەم قوتابیانە بەرزە ئەوەی هەستم کرد لەم سەرکەوتووە یەک کوردیەکی خاوێن قسەی دەکرد کە زۆر جار دەگوترێت لە قوتابخانە ناحکومیەکان گرنگی بە زمانی کوردی نادرێت ئەمە نیشانەی ئەوەیە کە لێرە زمان و کولتوری کوردیش بایەخێکی زۆری پێدەدرێت خاڵی دوام کە گوتم خەڵک لێرە پێدەگا هەندێک کارەمەی و توانای تێدا هەیە ئەو توانای دەربڕینەی ئەم خاتونە لێرە ئەوەش بەڵگەیەک بوو لەسەر ئەوەی کە ئەوانە دەتوانن بە جوانی هەست و ناخیان دەربڕن دووارە دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم و پیرۆزبایەکی تایبەتیش لە قوتابی سەرکەوتووی یەکەم دەکەم هەر هەمومان سەرکەوتوین هەر هەموو ئەوانی تریش بەڵام هەندێک جار جیاکاری و جیاوازی ئیجابیش هەیە دووبارە دڵم زۆر خۆشە و دڵنیام هەموو جا لێرە و لە شوێنانی تری ئەم دامەزراوانە ئاهەنگی سەرکەوتن دەگێڕین دڵخۆشم و شانازیشم کە ئەو چەندسەم پێدەدرێتن کە خەڵاتی ئەم خاتونە زیرەکە بلیمەتە من بەرمن کەوتووە کە بیبەخشم موفق و سەرکەوتوو بن. Mr. Burhan, it is not the only present, you know. We have lots of other presents. You must be proud of that. Okay, can I get the biggest present? I would like to mention the Khoshnau group, Mohammed Khoshnau. This present, this gift is given by Mohammed Khoshnau. We are so much thankful, we are so much proud of being a part of this Khoshnau group. So, بەڕێزان خەڵاتێکی تایبەتمان بۆ قوتابی سەحەر سادق ئامادە کردووە کە توانوێتی کلەی یەکەم بەدەست بێنێت کە لەبری کۆمپانیای ڕووناکی هەولێر خەڵاتەکە لەلایەن گروپی خۆشناوە دابین کراوە زۆر سوپاسی کاک محەممەد خۆشناو دەکەین بۆ دابینکردنی ئەم خەڵاتە بە نرخە. Mr. Burhan, would you like to accompany me to the car to give the, it is 2021 Camry, by the way. Do you know it?
Wallah, I don't have. Right, let's go. ئێستا کەواتە بە نرخەکە دەبینین. Please stay on your places and give a big applause for the first place, Seher Sadık. A very big applause for the first place of Kurdistan. First place of Kurdistan, Seher Sadık. We're so much grateful to Khoshno Group and Ishik Nilüfer Schools for this big present. Would you like to start the card? بەڵێ زان دووبارە سوپاسی گروپی خۆشناو دەکەین بۆ تامی خەڵات بەدەست بێنێت. Best, greatest. Thank you so much. Seher Sadık, thank you so much for being with us. Thank you so much. Seher Hornet, Seher Hornet. If you'd like to take more pictures, بەڵێ میوانانی بەڕێز دووبارە پیرۆزبایی لە قوتابیەکانمان دەکەین توانیانە و سەرکەوتنە بەدەست بێنن لێرەوە بە پێویستی دەزانین زۆر سوپاسی پەیجی پۆلی 12 و پەیجی ئەربی لایفە و کەنگ کە توانیان ئەم شەو بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی ئەم پرۆگرام و ئاهەنگە بەڕێزە زۆر سوپاسان دەکەین. بەڕێزان ئەوە کۆتایی ئاهەنگەکە بوو دووبارە بە چەپڵە پیرۆزبایی لە قوتابیەکانتان بکەم پیرۆزتان بێت. دووەمی هەرم بەدەست بێنم. دووەم لەسەر ئاستی هەرێم کوردستان بووم بە معدلی 99.71 کەمی سەر هەرێمی کوردستان بە کۆنمری 99.71 لێ دووەمی هەرم بەدەست بێنم. دووەم لەسەر ئاستی هەرێم کوردستان بووم بە معدلی 99.71 زۆر سوپاسی قوتابخانەی نیلوفەر دەکەم. مامۆستاکانیشم دەکەم. داک و باوکم دەکەم و مامۆستاکانم هەمویان کە بە یارمەتیوان توانیم ئەو پلەی بەرزەی بەدەست بهێنین. وا قوتابخانەی نیلوفەر کچانیش هەردەم لە یادم دەمێنێتەوە وەکو ماوەی دووەمیش دەمێنێتەوە. سوپاسی دایک و باوکم دەکەم. الحەمدولله ساڵتوانیم دوای هەوڵ و ماندووبوون و کۆششێکی زۆر ببم بە یەکەمی سەر هەرێم.
بەڵێ بەڕێزان دەتوانن لە باخچەی قوتابخانە شیرینی قوتابخانە بخۆن بە گوێرەی ئەو پیرۆزبایی کە لە ئێوەی بەڕێزمان کردووە. ئێستاش داوا لە قوتابیانی قوتابخانەی عیشقی ئامادەی کوڕان دەکەین کە بێنەوە لای ستەیج بۆ گرتنی وێنەی یادگاری. قوتابیانی قوتابخانەی عیشقی ئامادەی کوڕان یەک تۆز بڕۆنە دواوە ڕۆشنایەکەدا لە دەموچاوتان زۆر جوانەوێ ئاوە.